لاشا پرس وەستاوتان لەبێ بەڵە بەڕێزان ئێستا ئێمە لە نزیکی بینایی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لێرە گرتبوونەوەیەکی بەشێک لە شۆفێرانی تاکسی هەیە لە بەرامبەر گرانبوونی نرخی بنزین لە ئێستادا گرانبوونی نرخی بنزین ناڕەزایەتێکی زۆری لێکەوتوتۆ لایەن بەشێک لە شۆفێران ئەمە ڕاستەخۆ لەگەڵتانی دەچینە لای بەشێک لە شۆفێران تا بزانین هۆکاری گرتبوونەوەکان زیاتر چییە هاوکارم مەبەست ئەگەر لەگەڵ مابیت سڵاو لێبێ ڕاستەخۆ لە شاپرێسۆ لەگەڵتان هۆکاریم گربوونەوەی ئەمڕۆتان بۆچی زیاتر گرانبوونی نرخی بنزینەوەیە هۆکاری گرانبوونی نرخی بنزین بۆچی والله یاری بەهەستی و خەڵکاکەن گاڵتە بەو خەڵکاکەن ئەم خەڵکە خۆشی تۆزێک بێدەنگە باڕوا بڵێن باشە ئەجینە ئەم شارە چەند هەزار تەکسیتیا بە هەمووی چەند سەد کەسێک هاتووە تێگەشتی برام ئەگەر فشارێک دروست کرێت هەمان یەک دەنگ بین ئەمان جوال ئێمە ناکەن ئەوان گاڵتیان بە عەقڵی ئێمە دێت ئەمە کابرا و تەنیا هەموو تەکسی لەسەر ژیانی لەسەر ئەم تەکسیەیە دەترێ بنزین بە 700 بە 750 نارتیەکەیت ئێمە تەکسیەکەین بە 3000 نار کابراتومە دەری نایەنێت کە دوایە بەشێکی زۆر لە شۆفێران بەدەم ئەم داوای ئێوە بێن واللهی هەکار بن ئێمە لە سەعات 9 تا ئێستا لێرەن هەنێکی هاتووە بەڵامیێشان بەدڵی ئەمە نییە عنی وەک پێویست نییە لایەنی پەیوەندیدار هیچ نهاتوێتە سەر برا پۆلیسانە قسەمان کردوتمانە بێ محافظ ئەگەدارکردن سا تەلەفۆنان کردووە بەلای محافظ و بەرپرسەکان ئەبێ بێنە ئێرە وادێکمان بدەنی زیارە چۆڵەکەین سپاس بۆ جەناب سڵاو لێبێت سڵاو بەخێر شاپرێسۆ لەگەڵتین هۆکاریم گربوونەوەی ئەمڕۆتان بۆ شاپرێس ڕاستە خۆیان کوا کامێرەکە سڵاو بەخێر بێن وەڵا هۆکار ئێمە گرانبوونی بنزینە هۆکار زۆرە خۆی لە ڕاستیە بەڵام هۆکاری سەرەکی سایق تەکسی گرانبوونی بنزینە بنزین بە شێوەیەکی بەرچاو بەرز و تەکسیشی نییە ئێمەش چارمانیە مەجبورین ڕێ لە خەڵک بگری ئەو هۆکارەکەیت هۆکاری بەرزبوونەوەی نرخی بنزین بۆچی ئەگەڕێت وەڵی بۆ گومرگێکی زۆریەکانە سەر دزەکان لە مەرزەکانە هۆکارەکەی ئەوە هێنایی چییە هیچ هۆکارێتری نیە گومرگێکی زۆریەکان لەسەر بنزیخانەشە بێ بەگرامی فرۆش لە ئێستادا دەڵێن بەشێکی زۆر هەندێک لە بەرپرسان ڕێگرن لە بەردەم هەرزانبوونی نرخی بنزین بەڵێ بە تاکی دوایە قازانجی خۆیانی تایە و ڕێنادەن هەرزان بێ و هۆکارەکەیەتی تۆ سەر چاو بەخێرم بەڵێ هاوکارم مەبەست ئەگەر لەگەڵ مابیت سڵاو لێبێ سڵاو بۆ جەنابەت ببوورە برای بەڕێز چی بۆ لاکرایەوە سڵاو لێبێ هۆکاریم گربوونەوەی ئەمڕۆ بۆچی بۆ گرانی بنزینە کەدامایە نرخی بنزین ئێستادا بەزێت ئەخی خۆ کەسێ نهاتۆ جێمان لێ بگرێ هاوکو ئێستا هیچ لایەنی پەیوەندیدار نهاتوە پێمان خۆش بوو باخەوانەکەی ئەو مەحافزە بەهاتە بزانم زانیا پێمانەڵێ چی پێمان ناڵە چی من وەکو شخصی خۆم بۆ مزارە نهاتوو بۆ مزارەش بێم لە هیچ کەسیش نەترسان بۆ نردسم کەوتومەتە ناو مۆزوعەکە و تازەمی لەگەڵ خەڵکی هاوڕەمە چی بکەم ئێوە تا لە ناویان خۆ دەرناچم بە ئاسمان نابڕم ئێدەوەتە ئەو خەڵکەکەشەوەتە هەمووی داوای حەقی خۆیەکە نەوت گران بووە گران بووە ناکاتە ئەوەی لیترێ بچێتە ئەوە نا هۆکاری یاریکردن بە نرخی خۆی لە خۆیان هەر بنزین نییە هۆکاری یاریکردن بە نرخی بنزین بۆچی ئەوان ئەیگەڕنەوە بۆ ئەوەی کە ئاڵێن نرخی نەوت عالەمیەن بەرز بووەتەوە ئەی کە هاتە $12 بۆ نەهاتە سەر 250 دینار خۆ سەر و سەر چاوم بۆ دانەبەزی ئەو کاتە من تەسەورەکەم ئەگەر گوێ لە خەڵک بگرن ئاسانە جێر لە خەڵک نەگرن ناوەڵا ئەشەمبیلە ئەمەنەش گوێ ناگرن ئەژڕا بۆ هەزاریش شۆفێران بە شێوەیەکی گشتی بەدەم ئەم خۆپشاندانە و ڕێپێوانەوە هاتوون ناوەڵا بەشی بەو شێوەیە نهاتوون تا ئێستا بەزەوەیە کە ئاوە قەرەباڵغێکە دروست بووە خەڵک وازانی هەمووی هاتووە نەوەڵا هەمووی نهاتووە پێ دوایە کاریگەری هەبێت ئەممان تەسەورەکەم ئیشەڵا ئەیبێت بەس بۆکو خۆشم نەخێر گەشببین نیم هیچ ئەیبێ کەسێک نەهاتوە جێل لێ بگرێ دەمەتر مەحافظ لەو خەڵکەوە دوورە قردێلێ بۆ 70 جار هاتووم بەڵێ بەڕێزان بەڵێ بەڕێزان ئێستا لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لەمابێ ڕێگاکە دەکرێتەوە
ڕێگای هاتوچۆ بۆ شۆفێران دەکرێتەوە بەڵام هەر شۆفێران سوورن لەسەر ئەوەی کە لێرە بمێنەوە بەردەوام بن لە مانگرتنەکەیان. بەڵێ بەڕێزان ئێستا لەلایەن بەشێک لە هێزە ئەمنیەکانەوە بە جۆرێک لە جۆرەکان دەیانوێت ڕێگاکە بکەنەوە. بەڵێ بەڕێزان لە ئێستادا بەشێکی زۆر لە شۆفێران لە بەردەم نزیک لە بینای ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕێپێوانێکیان مانگرتنێکیان ئەنجامدا لە بەرامبەر گرانبوونی نرخی بنزین لە ئێستادا کە نرخی بنزین گرانبوون و بەرزبوونەوەیەکی بەرچاوی بەخۆوە بینیەوە ئەمەش بۆتە جێی ناڕازی و نیگەرانی بەشێکی زۆر لە شۆفێران و ئێستا هەوڵ ئەدرێت لەلایەن هێزە ئەمنیەکانەوە کە ڕێگاکە بکرێتەوە و هاتوچۆ ئاسایی بکرێتەوە. بەڵێ بەڕێزانم دیمەنانەی کە ئەیبینن ئەمە کردنەوەی ڕێگاکەیە لەلایەن بەشێک لە هێزە ئەمنیەکانەوە هەوڵ دەدەن کە ڕێگاکە بکرێتەوە و بتوانن شۆفێران ئۆتۆمبیلەکان هاتوچۆ خۆیان بکەن هاتوچۆ ئاسایی. سڵاوت لێبێ وەڵی نازانم سیارەمە لا ژیری خۆخواامە لەجاد بەڵێ بەڕێزان وەک دەبینن لە ئێستادا لایەن هێزە ئەمنیەکانەوە هەوڵ دەدرێت کە هاتوچۆ ئاسایی بکرێتەوە و کۆتایی بە مانگرتنەکە بێنرێت. مەبەست بەڵە بەڕێزان ئێستا وەک دەبینین بە فشاری هێزە ئەمنیەکان شەقامە سەرەکیەکان کرانەوە و بە جۆرێک لە جۆرەکان کۆتایی بە مانگرتنەکە هاتووە بەڵام هەر بەشێک لە شۆفێران لێرەدا ماونەتەوە دەیانەوێت دەنگی ناڕەزایی خۆیان بگەێنن و بەشێک لە شۆفێران ئاماژە بەوە دەدەن کە تاوەکو ئێستا لایەنی پەیوەندیدار بەدەم داواکەیان هاتووە. بەڵە بەڕێزان ئێستا ڕاستەخۆ تۆ یەکێک لە پەرلەمانتارەکان لێرە دەچینەوە داواکاری دۆ نیشانەوەیەکە کوالیتی بنزین فیتپەمپ و سیارەی ئەم خەڵکەی وێران کردووە کاکە لیژنەی نەوت ئەوە و پیاوە ئەڵێت بەس دوێنێ سەرکە یعنی لیژنەی نەوت و گاز لە پەرلەمان لیژنەی نەوت و گاز لە پەرلەمان و وەزارەتی سامانە سروشتیەکان کە هاتە پەرلەمان سێ چوار پرسیاریان لێکردن جوابیان نەدایە و ڕان کرد و ڕۆشتن کوا بابێن جوابیم خەڵکە بنەوە عیب ناکەن لە کاتی دەنگدانیان سوالی دەنگیان لێکەن لە کاتی دیجیشا ئاوا خەڵک پێویستیان پێێتی نان بەلایەنە بەڕاستی بزەبەت نەهار زۆر عیبە نانە ئەزای چی پارتی وێکێتی ئەمە عادەتیانە
دینار 50 دینارێ خەنە سەر نرخی بنزین وای لێکەن کە خەڵکەکە بە هێواشی هەست بەو زوڵمە بکە کە لێکرێ بەڵام من دەستخۆشی لە لانی کەم هاتم داوای لێبور نەکەم دواکەوتم بەڵام لانی کەم هاتم خۆزگە ئەندام سەودا ئەندام پەرلەمانەکانی تر باسی ئەوسیانی تر ناکەم کە هی خۆمان و لە شاو بکات خۆزگە بەهات نابوو ئێرە جورەتیان بات نابێنە ناوتانەوە کاکە ئەزای ئێمە چیان بۆکەین لەگەڵتان ئەزای چی سێرکەن بەڕێزان من دوو وعدەیەم بەم برا بەڕێزانە دوو وعدەیان دوو وعدیان پێ یەکەم وعد کاکە بەسەر چاوی سێمە خزمەتە دوو وعدیان پێ یەکەم وعد ئەو داواکاریە کە هەیەە بۆ دابزانانی نرخی نەوت و نرخی بنزین ئەیگەێنی لە لیژنەی سامانە سروشتەکان وعدی دومیشەوەیە ئەوەی کە کوالیتی بنزین لەم وڵاتە خراپە لەسەر تاسەری هەرێمی کوردستان ئەوە هەردووچیان بۆیانەکەن بە یاداش ئەم هەفتەیە کە ئەچینەوە بۆ پەرلەمان ئەگەر ڕێگە بە خۆشم نێن بچمە ناو پەرلەمان یاداشتەکان نووسین ئەمە دەساوڕەکانیان بە ناو پەرلەمان بۆەوەی لانی کەم لیژنەی سامانە سروشتەکان باسیەوە بکە بەوە نابێ وەرە سیلاحم بەرێ پیاونە بەم لەگەڵتانێ وڵی ئێمە هێزێکی مەدەنین ئێمە هێزێکی مەدەنی ئیدانە و بەمە و بەخۆ بشادان بەوە نابێ سیلاحم بەرێ با بڕۆم بێم لەگەڵ ئێمە ساڵی پار سێ خۆپشاندانمان ئەنجام داوە دەستخۆشی لەو خەڵکاکەین کە ئێستاش لەگەڵ هەموو خەڵکە ناڕازەی کە زوڵمی لێکراوە لە شۆفێری تەکسیەوە لە شۆفێری ئامەوە هەر سیارێک بێ لە کاسبکارەوە لە مامۆساوە لە فەرمانبەرەوە لە سەرجەمچین و توێژەکانەوە ئەوەی زوڵمی لێکراوە ڕۆژێک دیارەکەین هەمومان پێکەوە دژی ئەم زوڵم و ستەمەی دەسەڵات خۆپشاندانەکەن لە سەرتاسەری هەرێمی کوردستان پشتیوان بخوا ئاخر لەبەرەوەی بەتەنیا من نابێ بە ڕێز لە هاوڕەکانیشم بگرم سێکە ئەبێ ڕێز لە هاوڕەکانیشم بگرم ڕێز لەو گروپ لایەنانە بگرین کە ناڕازین ڕێز لەو مامۆسان نوێنەری مامۆسان بگرین نوێنەری فەرمانبەران هەمومان پێکەوە ڕۆژێ دیارەکەین بۆی کە دژی ئەم زوڵمستە بۆسین بەڵام پێتان وانە بێ خەڵکینە بەڕێزان پێتان وانە بێ شۆفێرە بەڕێزەکان ئەمە کاریگەری نییە ئەمە کاریگەری هەیە دڵنیا بن ئەگەر ئەو کاتی ئێستا وەڵامتان ئەگەر ئەو کاتی کە نەوت کە بنزین لە 450 دینارەوە کرا بە 500 دینار ئاوامان بکردایە ئێستا نەیانەکرد بە 750 دینار ئێستا بۆ جاری داهاتوە گەر بیانەوێ بنزین گرانکەن حسابی ئەم هەڵوێستەی خەڵکەکەن ئاخر لەبەرەوەی کە کاکە لەبەرەوەی لە کەرکووک سەرکە لەبەرەوەی کەرکووک ئێستا کەرکووک سەر بە حکوومەتی عێراقە حکوومەتی عێراق وەزارەتی نەوت کە نەوتە فرۆشێ هەموو مانگێک سایتێکی داناوە لە ناو سایتەکەیە ئەینووسێ چەند ملیۆن بەرمیل لەوتی فرۆشتووە بەرمیلی بە چەند فرۆشتووە خەرجی دەرێنان و فرۆشتنەکەی چەند بووە کۆی داهاتەکەی چەند بووە هەموو خەڵکی عێراقی زان بەڵام لە هەرێمی کوردستانە ئەوە وەڵامی پرسیارەکە لە هەرێمی کوردستانە کە وەزارەتی نەوت و سامانە سروشتەکانمان هەیە کە ئێستا بەدەست پارتی یەکێتیەوەیە نە پەرلەمان نە خەڵک نە حکومەت هیچ کەس نازانێ بێژگە لە چەند پرسێکی پارتی یەکێتی چەند نەوتە فرۆشێ بە چەندە فرۆشێت خوا بامەتان بۆ تاواکەم لەسەر ئەوەی ئێمە بەردەوام داوامانە کرد کە بە خەڵک بڵێن بە پەرلەمان بڵێن چەند نەوتە فرۆشن بە چەندی فرۆشن بۆ کوالیتی بنزین خراپە بۆ بنزین گرانە لەسەر ئەوەی ڕێگری لە ئێماکەن فراکسیۆنەکەمانەکەن یەکرێت پۆڕکاری لە بازرگانی بنزین ناکرێ ئەمە بازەوە کرێت کە حیزب دەسەڵاتیەیە بەسەر ئەم پۆڕکاریەدا چیەک بکرێت بۆی کەم پۆڕکاریە نەمێنێ ئایا ئەمە تا چەندە ئەگەر حیزب دەسەڵاتی نەبێنە بیبەرکاوە دەموچاوی کاکە حیزب پارتی یەکێتی باوەڕ بکە عەرەبانچیەکیش کە لەسەر وەجادەی عەرەبانەدانێ زوڵمەکەیان گەیشتۆتە و حەدەی یەن سەرانە لەوەشە سەنن يعني معقول نییە بەڕاستی ئەم هەموو بێشەرمیە بەرامبەر بە خەڵکەکەن هەر خۆیان نەبوون سەرکە باشە هەر یەکێتی نەبووتی پاشەکەوتی موچاگەڕینەوە هەر پارتی نەبووتی سی ڕۆژارێ موچە ئەین ئەیکۆ بۆ نایەن بە خەڵک خۆ کاسبکار خۆ شۆفێری تەکسی ئەگەر فەرمانبەر و خەڵکی سەر شەقام پارەی پێ بێ تەکسی بگرێ ئەویش کەسابەتەکەی باشترێ بێ نەک هەموو ڕۆژێ سێفت پەمپ گۆڕێ لە خراپی چەکدار دروستکە چەکدارێ ناوێ ئەو خەڵکە هەمووی چەکەڵە ئێمە بە مەدەنی شەکەین بە مەدەنی ناکرێت بە هێزی مەدەنی وەڵام خەڵکە باشای تۆ بکرێت خۆپشاندان
هەتا ئەو کاتێک کە بە حەجمێکی گەورە دەیان هەزار کەس لە 100,000 کەس زیاتر لە سەرتاسەری هەرێمی کوردستان لە هەموو قەزا و ناحیە و شار و شارشکەکان نێ لەسەر شەقام هاوشێوەی عێراق ئەنجامێکی گەورە بەدەست نانێ بەڵام ئەنجامێکی گەورە بەدەستدانێ بەڵام لەگەڵ ئەوەشا هێشتا هەر ئێمە سێ خۆپشاندانمان ئەنجام داوەکوونەوەی نوێ خەڵکێکی زۆر هاتوون بەشدار بوون وە شارەکان کاریگەریانە بوو باشە من یەک نمونەتان بۆێنمەوە مامۆستایانی گرێبەست بەچی کران بە هەمیشەیی بەو خۆپشاندان و زەخت و فشارە مەدەنیانەی کە بە بێچەک بەڵام بە مەدەنیانە بە زەختێکی گەورە بەرامبەر بە حکوومەت کردیانە تا حکوومەتیان ناچار کرد وە پشتیوانی ئێمەش وەکو ئۆپۆزیسیۆن حکوومەتیان ناچار کرد کران بە هەمیشەیی من ئێستا لە بەرچاوی هەموو کامێرەکان وعدێم بەم شۆفێرە بەڕێزانە هەر ئەم هەفتەیە ئەچینە هەولێر هەردوو داواکارێکیان ئەخەینە سەر نووسراوێکی ڕسمی دەبا بۆ تەواوکەم ئەیخەینە سەر نووسراوێکی ڕسمی یەکەم نرخی بنزین کە بەرز بۆ تۆ دووەم کوالیتەکەی کە خراپە ئاوا لە هەولێر لە بەردەم پەرلەمانپشانی هەموو ئیعلامەیەین و ئەمە دەست هاوڕێکانم ئەیبینە ژوورەوە ئەگەر خۆم ڕێگەشیان لێگرتم ئەمە دەست هاوڕەکانم بی بەنە ژوورەوە بە ڕسمی بیان بە لیژنەی سامانە سروشتەکان و سەرۆکاتی پەرلەمان و با پەرلەمان و سەرۆکاتی پەرلەمان ئازا بن و جورئەتیان هەبێ ئەوە ئاڕاستەی حکوومەتکەن و بڵێن بۆ زۆڵم لەو خەڵکاکەن هەموو شتێم حاوەلەیە ئەمە هەوڵەیە پەرلەمان ئەو کاتەوەرە حەقی منیش وەرگرا کەی توانیت بڕۆیتەوە ناو پەرلەمان ئەم وڵاتی کە تۆ باسێکی بە مەدەنی و بەمە و بەوە بەخوا نابێ یەک حەلی هەیە گورە کاکە پارەتان پێیە وەرە سیلاحم بەرێ پیاونە بم با من یەکەم نەفەر بکوژێ ئەوە من پێڵاوم تێگرتوون ناڵم پێڵاو چییە ئەی بۆ زۆڵم لە تۆ نەجاتی پێڵاو فیشەکێکی دێگری بڕۆ فیشەکێکی بێونێ نەجاتی بە نەجاتی پێڵاوە تێگرتون تۆ گورە بڕۆمەوێ وەڵڵا ئەو شۆفێرانە باشە هەرچی شۆفێری کوردستانە پێڵاوی گرتۆتە دەسەڵات تاوەکو ئاوا زۆڵمان لێکەن بالضبط کاکە ئەی باشە خۆتۆ هیچیشی لێ نەکردوون زۆڵمە لێکەن لەبەرەوە ئەبێ هەمومان ئەزانی یەک پەیامی زۆر گرنگ هەیە خەڵکینە یەک پەیامی زۆر گرنگ هەیە ئەبێ هەمومان هەموو چین و توێژەکان شۆفێر لەگەڵ مامۆستا لەگەڵ باوکی خوێنکار لەگەڵ فەرمانبەر لەگەڵ خەڵکی خانەنشین لەگەڵ پێشمەرگە هەموو چین و توێژەکان پێکەوە هەر هەمومان لە ڕۆژێکی دیاریکراوە بینە سەر شەقام وە دژی ئەم زوڵمە بوەستین هەموو زوڵمەکان شۆفێرێک بڵێ من دژی گرانبوونی بنزین و خراپی کوالیتی بنزین مامۆستایەک بڵێ دژی بڕینی موچەکەم خوێنکارێک بڵێ هەمومان پێکەوە ئەو کاتە ئەبین ئینشاڵڵا چۆن نەتیجە بێ دەستان خۆش بێ لە شوێنێکی ترێکی بەڵێ بەڕێزان وتەکانی پەرلەمانتار دکتۆر کازم فارق بوو لە فراکسیۆنی نەوەی نوێ کە لێرە ئامادە بوو لە ئێستادا هاتوچۆ ئاسایی بۆتەوە و شۆفێران و ئۆتۆمبیل هاتوچۆی ئاسایی خۆی دەکات دەمەوێت ڕای یەک دوو هاوڵاتی تر وەربگرم یەک دوو شۆفێری تر مەبەست هاوکارم مەبەست ئەگەر لەگەڵم بێت بەڵێ هاوکارم مەبەست دەگەر هاوکار بێ ئەم کاتەوە باش ئەم کاتەوە باش بەڵایە دەمەوێت سرف نابێت ئەم کاتەوە باش کاتە باش حەکەم پرێسەوە ڕاستەخۆ لەگەڵدین بۆ کاریگربوونەوەکەی ئەمڕۆکان بۆچی وەڵڵی من هاتم لەو بەرومی شەوات من بەر جەماعەتی ساک تەکسیەکان بنزین گران بووە لەبەرەوەی ئەوانیشەڵەن دەرامەت دەری نایەنێ بە هیچ شێوەیە هاتنەم ڕێگەیان داقسمەوە ماوەیەکی کاتی و خەڵکەکە فەقیرە خەڵکەکە نیەتی کابراڵە داقلیەکەم لە باین تایەوەرە گەڕێم سێ داقلیم کردووە بای 12 سا بنزینم کڕیوە 2000م گرتووەتەوە یعنی بە هەرزانەکە سا بنزین وا بەرەو 1000 ڕوە 800 چۆن ینی وەڵی دەلایەنی بەرەودا ببێتە سەرقەت لەبەرەی لەگەڵ فەقیرابی باشترە ئەمە وەکۆش بڵێن کابرا لێرەوە داگەر دەرامەت و ژیانی دەری بێ بە حساب گەڕێتەوە بۆ نرخی دۆلار بەڵێن دۆلار
وەڵایی من تێناگەم ێستا بەزەڵێن لە کەرگوتیام کرۆ بە 400 لێرە بە 750 میوارە بە 1000 بوو بۆ خوای نازانم برابر بمزانیا لە قزمەت ئاوم چاوەکەمی بەڕێز بەڵە بەڕێزان مانگرتنی بەشێکی زۆر لە شۆفێران ئێستا لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بە کۆتایی گەیشت و لایەنی پەیوەندیداریش تاوەکو ئێستا بە قسەی بەشێک لە شۆفێران پێیان وایە کە نەهاتوونەتە سەر خەت و هیچ هەماهەنگیەکیان نەبووە لەگەڵ یادەوە گویان بۆ داواکارەکانیان نەگرتووە هەموو لایەکتان کامەران بن